یحیە سینوار دوایین تیری حەماس بۆ شەڕی غەزە. سینوار ئاگری شەڕەکە خۆشتر دەکات. شەوی ڕابردوو بزوتنەوەی حەماسی فەڵەستینی هەڵبژاردنی یحیە سینواری بۆ سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبەکە لە شوێنی ئیسماعیل هەنیا ڕاگەیاند کە هەفتەی ڕابردوو لە تارانی پایتەختی ئێران کوژرا. یحیە سینوار سەرکردەیەکی حەماس و سیاسەتمەدارێکی فەڵەستینیە کە لە ساڵی 2007ەوە سەرۆک و سەربازی ئیسلامی حەماسە کە هەژمونێکی زۆری هەیە و دەسەڵاتی یەکەمی کەرتی غەزەیە. سینوار لە ساڵی 1962 لە ژێر دەسەڵاتی میسر لە کەمپی پەنابەرانی خان یونس لە غەزە لەدایک بووە. خێزانەکەی لە شەڕی عەرەب و ئیسرائیل لە ئەسقەلان دەرکراون. یحیە سینوار خوێندنی لە زانکۆی ئیسلامی غەزە تەواو کردووە و بڕوانامەی بەکالۆریسی لە ئەدەبی عەرەبی وەرگرتووە. بەهۆی ڕفاندن و کوشتنی دوو سەربازی ئیسرائیلی و 4 فەڵەستینی لە ساڵی 1989دا لەلایەن ئیسرائیلەوە 4 سزای هەتاهەتایی بەسەردا سەپێنرا. 22 ساڵ زیندانی کرا تا لە نێو 1026 کەسی دیکەدا لە ئاڵوگۆڕێکی دیل بە سەربازی ئیسرائیلی گەلعاد شەلید لە ساڵی 2011دا ئازاد کرا. سینوار یەکێک بوو لە دامەزرێنەرانی دەستگای ئاسایشی حەماس. لە ساڵی 2017دا وەک سەرۆکی حەماس هەڵبژێردرا. لە ساڵی 2021دا جارێکی دیکە وەک سەرۆکی بزوتنەوەی حەماس هەڵبژێردرایەوە و لەو ساڵەدا لەلایەن ئیسرائیلەوە هەوڵی تیرۆرکردنی درا بەڵام ڕزگاری بوو. ئێستاش بە هەڵبژاردننی وەک سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس و بۆ شوێنگرەوەی هەنیا ئەو ئاماژە دەخوێنرێتەوە کە حەماس دەیەوێت شەڕەکەی لەگەڵ ئیسرائیل درێژە بکێشێت و هەروە شەڕی غەزە کۆتایی نایەت. سینوار بە کەسێکی تند و شەڕکەرێکی مەیدانی ناسراوە. هەموو ئەمانە وای کردووە ببێتە سیاسێکی ڕادیکاڵ بەرامبەر بە ئیسرائیل و سۆزی زۆربەی فەڵەستینیەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. بەڵام کەمیشنین ئەوانەی کە دەڵێن ئەرکی حەماس بە هەڵبژاردننی یحیە سینوار بۆ کەسی یەکەمی حیزبەکە قورستر بووە، چونکە ئیتر شاردنەوەی سینوار و دەربازبوونی لە دەستی دەستگا مەترسیدارەکەی مۆسادی ئیسرائیل پێناچێت کارێکی هەروە ئاسان بێت و قورسە خۆی لەوە بپارێزێت کە نەبێتە نێچیری ئیسرائیل. هەر بۆیە بەمە حەماس ئاگری شەڕی غەزەی خۆشتر کرد و پێناچێت هەروە بەم زوانە دووکەڵ لە ئاسمانی غەزە بڕەوێتەوە.